51 Kürt kardeşimizin ölümüne neden olan bir teröristtir. لە تورکیا بۆنی کودەتا دێت بەڵام کورد باجەکەی دەدات. ئەم ڕووداوانە بۆچی لە تورکیا ڕوودەدەن؟ 16 ئایار دادگای سزا قورسەکانی ئەنکەرا بڕیاری زیندانیکردنی بەسەر چەندین ئەندام و سەرکردەی کورد و چێپی تورکدا سەپان. لەناو ئەوانەشدا بڕیاری 10 ساڵ زیندانیکردن بوو بۆ ئەحمەد تورک، لەگەڵ ئەویشدا بڕیاری سزای زیندانیکردنی سەلاحەدین دەمیرتاش بە 42 ساڵ و فیگان یۆکسەکداغ بە 30 ساڵ. جا لەوانەش ژمارەیەکی دیکە لە سەرکردەی کورد و سەرکردەکانی پێشووی هەدەپا بە زیندانیکردن لە نێوان 2 ساڵ بۆ 20 ساڵ سزا دران. ئەو سزایانەی دادگای تورکیا چەند خوێندنەوەیەکیان بۆ دەکرێت. یەکەم، وا دەردەکەوێت دووبارە دەوڵەتی قوڵ و ژەنەڕاڵەکانی سوپا کۆنتڕۆڵی دەسەڵاتی تورکیا بکەنەوە. بڕیارەکەی دادگا لە سەروبەندی 3 ڕووداوی گرنگدا هاتەکایەوە کە بریتی بوون لە دەنگۆی هەوڵی کودەتا لە تورکیا. لەلایەکی دیکەوە بڕیارێکی لێخۆشبوونی ئەردۆغان لەو ژەنەڕاڵە سەربازیانەی تاوانبار بوون بە کودەتای ساڵی 1997 بەسەر نەجمەدین ئەربەکاندا. هەروەها بڕیارەکە لە سەروبەندی دەستگیرکردنی زیاتر لە 540 ئەندامی نزیک لە فەتحوڵای گوێلەن بوو لە ناو دام و دەستگاکانی تورکیادا. هەر بۆیە ئاماژەیەک هەیە ئەردۆغان لە پێناو پاراستن و مانەوەی خۆیدا لەلایەک فشارەکانی بۆ سەر کورد و تورکی چەپ و جوولان زیاتر کرد بێت. پەیمانیشی لەگەڵ ژەنەڕاڵەکانی سوپادا نوێ کردووەتەوە. دووەم، تێڕوانینێک هەیە کە دەوڵەت باحچەنی کۆنتڕۆڵی حکومڕانی تورکیای کردووە. هاوپەیمانیتی نێوان پارتی بزوتنەوەی ناسیۆنالیست مەهەپە و ئەکەپا ئەگەرچی لەم دوایانەدا کاڵ بۆتەوە، بەڵام وا دەردەکەوێت هێشتا سێبەری دەوڵەت باحچەنی بەسەر ئەردۆغانەوە بێت. ئەو بڕیارانەش دژ بە کورد و تورکە چەپەکان و گوێلان درێژکراوەی شەڕی مێژوویی باحچەنیە. سێم، دەگوترێت کورد باجی ڕێککەوتن لەگەڵ جاپە دەدات. بەشێک لە چاودێران ئەم تێڕوانینە ڕەت دەکەنەوە بەوەی ئەوەی پەرلەمانتارانی جاپە لە پەرلەمان دەنگیاندا بە هەڵگرتنی پارێزبندی لەسەر دەمیرتاش. بەڵام لە دوایین هەڵبژاردننی شارەوانیەکاندا لە تورکیا ئاماژەی ئەوە هەبوو کە ڕێککەوتنێکی ڕانەگەیەندراو بەڵام بەهێز لە نێوان دەم پارتی و جاپە هەیە. بەشێک لە چاودێران فشار و زیندانیەکانی ئەم جارە وەکو کاردانەوەیەک بۆ ئەو ڕێککەوتنە دەبینن. بەڵام پرسیارەکە ئەوەیە دەمیرتاش لە دوایین هەڵبژاردننی شارەوانیەکاندا هەڵوێستێکی ئەوتۆی نەبووە. بۆچی باجی ئەو ڕێککەوتنە بدات؟ بۆی ئەو تێڕوانینە لاواز تەماشا دەکرێت. بەڵام کاریزمای دەمیرتاش وەکو کەسایەتێکی ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی ئێستای تورکیا دەکرێت هۆکارێکی سەرەکی بێت بە شێوەیەک کە دەمیرتاش سەردەمێک وتی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان تۆ ناکەین بەسەرۆک بوو بە ترێندێک و هێشتا سزای ئەو قسەیە وەردەگرێت. لە دوای بڕیارەکانی ئەنکەرا جارێکی دیکا پەیوەندیەکانی کورد و ئاکەپا پێدەنێنە قۆناغێکی بێئومێدی تەواو لە یەکدی. تەنانەت بەشێک لە چاودێران دەڵێن ئەوەی لە پێشودا سوپای تورکیا بەرامبەر بە کورد و تورکی چاپ بۆی نەبرایە سەر، ئێستا لە دەوڵەتی قوڵدا ئەنجامی دەدات.